ئەمەیە مشکلەی ئێمەیە کە کی زەمەنی ئەوەیە مناڵ بنێنیتە دەرەوە تێکەڵی خەڵکی کەیتەوە ئەدوو مناڵیش بەسە مناڵ یعنی یاری ئەم مناڵە بێ خاوەنی هەبێ ئەم مناڵە بێ هەست کاکەیەکێک خۆشێوێکێ لێ پرسێتەوەی یاری لەگەڵاکە ئەیکە ئیتیمامی پێ ئەگەنات و ئەمە لەگەڵ مناڵانەکەی هەرچیەکە کردووە بەیانی لەو سەرەوە بە دووشت دەرەچی یەکەم جاخشێر دووەم مفلیس نەوەڵا کاکتۆر لە دەرەوە شەڕەکات جەبنا شەڕ نەکا بەچی باش ناڵ بێ شەڕکە ناڵ بێ قیادی بێ ناڵ چۆنی بێ ئەومە سەرکوت کراوە یعنی زۆر گرنگە مناڵ لەگەڵ ئیتیمامە لەگەڵ یاری خۆیە ئەم باوکە کە هاتەوە مەفروضە ژوورەکە بچووکە ئەدی وڵای شوقەیەبان بەس دراوسەکانمان جوێ نەبێ من تۆپەکە بۆ تۆ هەڵێم تۆ تۆپەکە بۆ من هەڵە یاڵا چاوشارکی یاڵا چاوشارکیەکی چێ خۆی شارێتەوە یاڵا بچۆ خۆ بشارەوە ناڵەکە بچ بەخۆی چێ خۆی بشارێتەوە چۆ لە کەنتۆرەکە دەری پێنێ ژە قادر مەکانە بیت تۆ سەر ئۆ دۆزیم وەرە وەڵا ئەنجا سەری منە مناڵ حەزی لە مجازەفەیە حەزی لەوە نیە بەس یارێ بێ هەر بچێتە پشت دەرگاکەوە خۆ بشارەوە ئەو دۆزێتەوە چۆرە پشت دەرگاکە ئەڵێ دەباوە ئەمە چییە ئەمە هەموو جارێتەوە بچۆ گەراجەکە بچۆ ناو سیارەکەدا خۆ بشارەوە با فێری تەحەدا بێ جاگە هەرنەی دۆزیتەوە بڵێ من لێرە هەیلەوە ئەو کوا باوکم لەکوێیە یعنی فێری ئەوەی کە فێری یەسی نەکەیت کە هەر گەڕاونەی دۆزیتەوە فێری یەسە بێ لەبەرەوە بیێرێ بڵێ ئادی خۆ مینەکە بکەرەوە ئەدی خۆ قاپەکە بکەرەوە ئەدی باوکە ناکرێتەوە خەریکە دەستکا بگیرێ خۆ دیشێکی بۆ کەربات دیشەکانی تر خۆی بیکاتەوە فێریکە مناڵ دامنیشە گۆڵچی بۆ هەموو تۆپەکانی گلبێتەوە با گۆڵێ لێ بکە مسابقۆی لەگەڵ ئاکرد با پێشەکەوێ جاری پێشی بەرەو دووجار ها با وابێ فێری تەحەدایکە مناڵ ئەگەر ئەمەد لەگەڵا نەکرد کلێنێکی زۆر لە مێشکا دروستە بێ مناڵ یعنی یاری بداخەوە ئێمە ماڵەکانیشمان وای لێ هاتووە شوێنیتیان نەماوە هەمووی شوقەیە هەمووی ڤیلایە ڤیلاکەش بەخوام گەڕەکە زۆر مسەقەفن مناڵشتیان لە دەرەوە نیە ها چەند هادیە مناڵی گوارە وەڵڵی بە یەک پول ئەو گەڕەکانە بەنیتی ناچ یعنی چی مناڵەکەم بچێتە کۆڵان وەڵە کاکە سەیری مناڵانە چەند بێتەر بێتن چەند بێئەدەب بزان بەنی ڕۆیان بزان ناچەند ژوورەوە یەکاکە مەش مناڵ بووین وا بووین هی تۆ مناڵە بەشێ بەراورد دەکەیت بناڵە لە ماڵە بچێ چی بکە ئەچێتە شوقەکەش تەپەتەپەکە ئەڵ تەلەفۆنەکەڵەن کاکە زەحمەنە بێ مناڵەکە لە ژوور دەسەرویست ئاجی کردووی هی چی بکە مناڵە چی بکەیانی هەموو جوانێ مناڵە تاقەیە ئەی تیپۆیە چۆن سەرفیکە باوکە جوان ئەی دانیشێ لە ماڵەوە چەوری سەریە کەڵک نیێ و قەڵەو بێت و چەورەکە لەسەر بۆری دڵی بژیرێ و چوار ڕۆژتە بڵێن وڵا مناڵەکە جەڵتە لێیە وەڵا مناڵەکە تووشی شەکرە بوو وەڵا مناڵەکەین وەڵا دوکتۆر جیان هەمەمکی گەورە بووە ئەها ورگی چی لاتوە ئەوتم کوڕ ئێمە ئیشەکە نەوەڵە هەر لە ماڵە دانیشتووە مەلەیەک دوو گۆڵیە کوڕە نەوەڵە کاکتۆر لە دەرەوە شەڕەکات جەبنا شەڕ نەکا بەچی باش ناڵ بێ شەڕکە ناڵ بێ قیادی بێ ناڵ چۆنی بێ ئەومە سەرکوت کراو بێ مناڵ ئەوە لێی بترسی بەخوا کاک دکتۆر گەڕەکەمان خراپە بەخوا دڵم نایە کوڕەکەی زەمەنیەوەیە ئەمەیە مشکلەی ئێمەیە کە کی زەمەنی ئەوەیە مناڵ بنێنیتە دەرەوە تێکەڵی خەڵکی کەیتەوە بەخوا ئەدوو مناڵیش بەسە مناڵەکە کەس نییە لەگەڵ یاریکە بینی خۆی و خوشکەکەی 5-6 ساڵە چی لەگەڵا بڵێ بەس پێم بڵێ ناچارە بێ ئایپادە بگرێ بەدەستێ خوا ئەزانێت چێ لەسەر چات لەگەڵیا یاری لەگەڵاکە لە عالەمێکی تر لە زمانێکی تر لە ئەخلاقێکی تر لە دینێکی تر یا لە ماڵەوە دادناوە مرەبیەکی هەیە هەر بوزی کاکە مەسیحیە بێدینە تۆ بەتەمایکی مناڵە بە دەرچێوە بەجێشتووە تو کاسی بۆ شوەیەکی باوکی لاخیر شاڵێ لە هیچی کەم نەبوو کەسم بۆ گرت بوو چێشتی بۆ لێ ئەنا خزمەتی ئەکرد نازانم هەموو ئەماناکە بە منەت بەسەر مناڵەکەت داماوەکە ئەمە دوو لە ڕووی ئێوە ئاژەڵیش بۆ مناڵەکەی خۆیەکە تەیریش بۆ بەچکەکەی خۆیەکە ئەمە پەروەردە نییە ئەگە پەروەردە وا تێگەیشتویت ئەمە بەخێوکردنە بە خاوەنکردن نییە ئەم مناڵە بێ خاوەنی هەبێ ئەم مناڵە بێ هەست کاکەیەکێک خۆشێوێکێ لێ پرسێتەوەی یاری لەگەڵاکە ئەیکە ئیتیمامی پێ ئەدا گەنا تۆ ئەمە لەگەڵ مناڵانەکەی هەرچیەکە کردووە بەیانی لەو سەرەوە بە دووشت دەرەچیت یەکەم جاخشێر دووەم مفلیس حەچی پارەتە بۆ مناڵەکە بەجێ منێ مناڵەکە شتیش لە باریانیە کەواتە بڕۆ قولەقات بشۆ کە مردیت ماڵەکەت کلیلی لێ درێ ماڵەکە دەرگای لێ درێ هەرێکە کوڕینە بێڵێن ئەڵێن ماڵەکەی بە قوڕ هەڵ ماڵە بە قوڕجی لێ زانیی ماڵە بە قوڕجی لێ
شێزان ماڵ بە قورگرێنشی گەنی پیاوەکە کە مردۆ کوڕی نەبووە یان وجاخی نەبووە کەس نەبوو میراتی بگرێ لە ماڵەکەیان دەرگاکەیان بە قوڕ گرتووە بیگەڕا ئەمە ماڵ بە قوڕژیرانە بەخوا برام ماڵ وێرانی ئەوەیە کە مناڵێک نەتوانین دەخۆ بەجێگەڵیت زۆر خەتەرە.